بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ئەوڵەکان بۆکردنەوەی ئاسمانی تورکیا بەڕووی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیدا. هەوڵەکان لە ڕابردوودا چی بوون، ئێستا چین، فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانی کەی ئیتر دەرگای ئاسمانی تورکیای بەڕوودا دەکرێتەوە. گفتوگۆ دەکەین لەگەڵ بەڕێز کاروان یاروێز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاکاروان سڵاو لێبێ. سڵاو لێبێ، زۆر سپاس. بەخێراتی. سپاس. زۆر بەخێر بێ. کاکاروان لەم چەند ڕۆژی ڕابردوو شایەتەوە بووین کە بەڕێز ئەردوغان بڕیاری داوە ئاسمانی وڵاتەکەی بەڕووی فڕۆکەخانی نێودەوڵەتی سلێمانیدا بکاتەوە. لە ڕابردووشدایەوە هەندێک هەوڵتان هەبوو لەو بارەیەوە. با لە هەوڵەکانی ڕابردووە دەست پێ بکەین، ئەنجە باسێک لەوەی ئێستا بکەین و پێزانیاریەوە کەی فڕۆکەخانەکە دەکرێتەوە. بەڵێ، زۆر سپاس. خۆی لە ڕاستی ئەمە لە 3 نیسانی ساڵی 2023 کە دەوڵەتی تورکیا قەراریدا کە سزا بسەپێنێ بەسەر مەتاڕی سلێمانی، لەو کاتەوە بۆ ئێستا تقریبان 2 ساڵ و نیوەکە زیاتریش ئێمە لە هەوڵین کە ئەم کێشەیە چارەسەر بکەین. لەبەرەوەم کێشەیەکی سیاسی بوو، ینی زیاتر لەوەی کە کێشەیەکی فەنی با بڵێن یان متعلق بێ پەیوەندیدار بێ بە کەرتی فڕۆکەوانی، چارەسەرکردنەکەی قورس بوو. و ئەمە بەشێکە لە پاکێجێکی گەورە ناوی عیلاقاتی یەکێتی و تورکیایە. عیلاقاتی یەکێتی و تورکیا خراپ بوو، تورکیا پەنای بردە بەر سزادانی مەتاڕی سلێمانی. ئێستا هەلومەرجێکی تر هاتووەتە ئاراوە دوایەوەی کە یەکێتی لە 2-3 ساڵی ڕابردووە سیاسەتی خۆی، سیاسەتی دەرەوەی خۆی لەگەڵ وڵاتانی دراوسێ، لەگەڵ وڵاتانی ئیقلیمی گۆڕی و هەوڵیدا کە هاوسەنگی ڕابگرێەوە تایبەتی لەگەڵ تورکیا. و دوایەوەی کە دیدگای یەکێتی بۆ چارەسەرکردنی کێشەی ڕەوای کورد لە باکووری کوردستان و لە تورکیا بڵێن ئەم دیدگایە سەری گردووە. ئێستا پرۆسەی ئاشتی کۆمەڵی هەنگاوی بڕی و هەنگاوی کردداری دۆخێکی تر هاتوۆتە ئاراوە، هەلومەرجێکی تر هاتوۆتە ئاراوە. پەیوەندی یەکێتی و تورکیا بەرەوباشی ئەڕوە، یعنی سزادانەکەی مەتاڕی سلێمانی پەیوەندی بە خراببوونی پەیوەندی یەکێتی تورکیاوە هەبوو و ئێستەیش ئاماژە ئیجابیەکان بۆ هەڵگرتنی سزاکە پەیوەندی بە ئاسایی بوونەوەی پەیوەندی یەکێتی و تورکیاوە هەیە. ئێمە لە سەرەتای ئەم کێشەیەوە کاک ڕانکۆ، ئێمە وەکو پەرلەمان، وەکو فراکسیۆنی یەکێتی و منیش وەکو ئەندامی لیژنەی گواستنەوە گەیاندن، ئیشمان لەسەر ئەوە کرد ئێمە لەسەر جانبە ئیداری و فەنیەکەی ئیش بکەین و بتوانین هەوڵ بدەین کە ئەم سزایانە لەسەر مەتاڕی سلێمانی لابین. و لەلایەکی تریشەوە یەکێتی خۆی وەکو حزب، وەکو جانبە سیاسیەکەی، ئەم ئەو سیاسەتەی کە یەکێتی هەیبووە کە پاڤڵ لە سەر ئاسی حزب کە سیاسەتێکی تازە یەکێتی گڵاڵە کردووە بۆ تەعاملکردن لەگەڵ تورکیا، ئێران، وڵاتانی تری دەرەو دراوسێ و هەم بەڕێز کاقوبات لەسەر ئاسی ڕسمی فەرمی وەکو جێگری سەرۆکی حکوومەت. خۆ دەزانین بەشێک لەمە تەعاملی موسساتی ڕسمیە. ئەویش با بڵێن هەوڵی خۆی هەبوو بۆ ئەوەی کە قەنەعەت بە لایەنی تورکی بکا کە وردە وردە بێنە سەر و قەنەعەتێک کەم سزایانە لەسەر مەتاڕی سلێمانی لابن. ئێمە لە بەغدا کۆمەڵی هەنگاومان لە ڕاستیە گرتە بەر. ڕۆژانە ئێمە لەگەڵ سوڵتەی تێرانی مەدەنی، دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق، ڕۆژانە لەگەڵ وەزیری گواستنەوەی عێراق، لەگەڵ لایەنە پەیوەندیدارەکانی تری کەرتی فڕۆکەوانی لە عێراق، لەگەڵ لژنەی گواستنەوە گەیاندن بەردەوام ئێمە لەسەر خەت بووینەوە. کوردمانەتە مەلەفێک ئیشمان لەسەری کردووە ئەم 2 ساڵ و نیوە لە بەغدا و هەوڵماندا ئێمە هەم لژنەی ئاسایش و بەرگری لەسەر داوای ئێمە وەکو فراکسیۆن یەکێتی هاتە مەتاڕی سلێمانی بە وردی لێکۆڵینەوەیان کرد و هەم دواتر لەسەر پێشنیازی ئێمە لژنەی گواستنەوە گەیاندن هاتنە مەتاڕی سلێمانی. چەند ڕۆژێک مانەوە لەگەڵ بەڕێوەبەری مەتاڕی سلێمانی، لەگەڵ شەریکەی ئەزمەر ئێر کە خزمەتگوزارەکانی مەتاڕی سلێمانی پێشکەشەکە، لەگەڵ سەرۆکی دەستگای ئاسایشی هەرێم لە سلێمانی کۆبوونەوە و دواتر لە کاتی گەڕانەوە ئێمە بۆ یەکەم جار لەناو جەلسەی ڕسمی پەرلەمانی عێراق لژنەی گواستنەوە گەیاندن، بەیاننامەیەکی خوێندەوە. لە بەیاننامەکە تەئکیدی کردەوە کە سزادانی مەتاڕی سلێمانی سیاسیە و داوای کرد کە عێراق، هەم پەرلەمانی عێراق، هەم ئەنجومەنی وەزیرانی عێراق، وەزارەتی دەرەوەی عێراق ڕۆڵی خۆی بگێڕێ بۆ ئەوەی کە ئەم سزایانە لەسەر مەتاڕی سلێمانی هەڵبژیرێ.
و هەنگاوەکانی تریشمان ئێمە بۆ یەکەم جار لە تورکیا و ڕوبەڕوو ئەم داوایە لە بەڕێز ئەردۆگان بکرێ ئێمە بووین. ئێمە ڕۆژی 1 ئەم ساڵ سەعات 6:30 ئێوارە بوو. ئێمە طبعا نیوەڕەکەی لەگەڵ سەرۆکی پەرلەمان من تەرحەم کرد. سەرۆکی پەرلەمانی تورکیا کۆبنەوەمانە بوو. وەفدێکی پەرلەمانی عێراق بە سەرۆکایەتی بەڕێز مەشهەدانی لە ئەنکەرە بووین. وەکو کورد و وەکو یەکێتی من لە وەفدەکە بووم. ئێمە لەگەڵ ئەردۆگان بۆ یەکەم جار ڕوبەڕوو ئەم داوایەمان ئاڕاستەی بەڕێز ئەردۆگان کرد و هەر ئەو کاتەش من ڕامگەیان کە ئاماژەی ئیجابی هەیە بۆ کردنەوەی مەتاری سلێمانی، چونکە بەڕێز ئەردۆگان وتی ئێمە لە تەواصڵین، ینی لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی وەکو جێگری سەرۆکی حکومەت لە تەواصڵین کە مەتاری سلێمانی کە کێشەکانمان لەگەڵ یەکێتی چارەسەر بکەین. هەتا لەوێ هەر ینی ڕووی کردە وەفدی جانبی تورکی کە لەگەڵیا بوون، سەرۆکی پەرلەمان و وەزیرە پەیوەندیدارەکان و نووسینگەکەی خۆی و ڕاوێژکارەکانی وتی ئێوەش ڕاستپێرم لەگەڵ بەڕێز قوبات تاڵەبانی هەماهەنگیتان هەبی و گفتوگۆ بکەن و لە نەتیجە راپۆرتێکم بەنیە لە ماوەیەکی نزیکە راپۆرتەکە بنێ هەڵسەنگاندنی خۆتانم بدەنێ ئایا پەیوەندی ئەمە یەکێتی لە چه ئاسیەکایە و هەڵسەنگاندنی خۆتان لەسەر چارەسەرکردنی کێشەکان بدەن بە من. ئەمانە ئاماژەی ئیجابی بوون و دواتریش یعنی لە مانگی ڕابردووە من راپۆرتێکی بریتانی بینی، میدیایەکی بریتانی بینی کە ئاماژە بەم هەوڵانە کاکە ئەم هەوڵانە بە ئاڕاستی ئەوە بوونە کە پەیوەندەکانی یەکێتی و تورکیا تەواو بەرەو ئاساییە چن. کاگڕانکۆ ئێمە دەستخۆشی لە هەوڵەکەی بەڕێز نەشیروان بەرزانیەکەین. وەسەلمان دیکە ئەم خوتوەیەک بوو وەکو سەرۆکی هەموو هەرێمی کوردستان لە ڕاستیە مامەڵەی کرد و پێمان خۆش بوو کەم هەنگاوەی نا هێندەیەوەی کە پێمان خۆش بوو با بڵێن داکۆکی لە مەتاری سلێمانی کرد. هێندەی تر پێمان خۆش بوو کە مؤسسەیەکی با بڵێن یەکێک لە سەرۆکایەتیەکانی کوردستان و سەرۆکی هەرێمی کوردستان واتە عاملەکە کە بەرپرسە خۆی بە بەرپرسە زانێ لە هەموو هەرێمی کوردستان. من دایمە وتومە نابێت کێشەیەک لە سلێمانی هەبوو بەرپرسێکی پارتی لە حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم لە پەرلەمان خۆی لێ بێبەریکە و بە ئیشی خۆی نەزانێ و لە هەولێریشە بوو کێشەیەکە بوو بەرپرسێکی یەکێتی بەی خۆی نەزانێ بڵەو کێشەی پارتی خۆیان حەلیکە کارۆن هەندێک ڕخنەی وەرگیراوە، ینی بۆ نمونە سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان سەرۆکی هەموو حکوومەت هەرێمە، ینی سەرۆکی هەولێر و سلێمانی و هەموو شارەکانی تریشە. فڕۆکەخانەیەکی گەورە و کاریگەری و فڕۆکەخانەی سلێمانی ئاسمانی تورکیای بەڕوودا داخراوە، ینی زۆر زاگلێواکرا هیچ هەوڵێک پەیوەندیەک شتێک بەکار نایانن بۆی زەختێ دروستکەن فڕۆکەخانەی پێشترم گلەیمانە کردبوو. من ساڵی پارکە لژنەی نەقل و اتصالاتمان هێنا بۆ پەرلەمان بۆ مەتاری سلێمانی کاتی عوتڵەی پەرلەمانیش بوو پشوو پەرلەمان بوو. ئەو گلەیەمانە کردیانی هەم لەسەر ئاسی هەرێمی کوردستان ئەو کاتە گلەیمان کرد کە سەرۆکی حکوومەت و سەرۆکی هەرێم پەیوەندی باشیان لەگەڵ تورکیایە. لەسەر ئاسی حکوومەتی فدراڵی گلەیمان کرد کە وەزیری دەرەوەی عێراق کوردە و سەرۆکی دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق کوردە. گلەیەوەمان کرد کەمانە بۆ ڕۆڵیان نەبوو. من بۆ تاریخیڵێم جگە لەم ڕۆڵەی چەند ڕۆژی ڕابردوو نازان بزار چەند شەمە بوو جگە لەم ڕۆڵەی لەم هەوڵەی بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان ئەم 2 ساڵ و 6 مانگە لە پەرلەمان لە حکوومەت لە حەزب هیچ لایەنێکی تر بەداخەو مووقفی نەبووە، هیچ لایەنێکی تر جگە لە یەکێتی مووقفی نەبووە. ینی کاتی خۆی لە پەرلەمانش گلەیمان کرد بەیاننامەمان خوێندەوە لە لژنەی نەقل و اتصالات کە هەمووی عەرەب بوون. سەرۆکی لژنەکە خەڵکی بەسڕەیە بەیاننامەی خوێندەوە بۆ پشتیوانی مەتاری سلێمانی. زیاتر لە 6 پەرلەمانتاری کورد لە ناو جەلسەکە دانیشت بوون جگە لە پەرلەمانتارانی یەکێتی و جگە لە کاک سوەران عومەر پەرلەمانتاران یەکگردووی ئیسلامیش وازەمدانێکیان ئامادە بوون. یەک پەرلەمانتاری سلێمانی پارتیش یارگارخان بوو ئامادە بوون. تقریبا 50-57 پەرلەمانتاری تر دانیشت بوون سەیری ئێمەیانە کرد نهاتن لەگەڵمانە بۆستن بۆ پشتیوانی مەتاری سلێمانی کوردەکان بڵێ و فراکسیۆنەکانی تریەوە قەت 20 دانە فراکسیۆنێکی تر لە پەرلەمانی عێراق داکۆکی لە مەتاری سلێمانی بکە، قەت 20 تانە حزبێکی تر داکۆکی لە مەتاری سلێمانی بکە. بەخوا لە ئێمە زیاتر پەیوەندی خۆش بوو لەگەڵ لە ئێمە زیاتر سەفەر لە مەتاری سلێمانی وەکەن بۆ دەرەوە. لەبەرەوە ئەم هەنگاوە هەرچەندە دوا کەوت هەرچەند دوای 2 ساڵ و 6 مانگ بەڕێز سەرۆکی هەرێم بەڵام هەر مایەی سپاسگوزاریە. بەڵام کاگڕانکۆ من یەک مەلاحەزەمەیە نابێ ئەم پرۆسەدور و درێژە کە لە 3 نیسانی 2023 دەست پێکە بۆ ئێستا کەم کێشەیە تەواو خەریکە عیلاجە بێ نابێ لێک محەتە کۆیکەینەوە بڵێن فلان چارەسەری کرد. ئەمە پرۆسەیەکی
دوور و درێژ بووە بۆکو باسم کرد لە ئەسەر ئاسی بەغدا ئێمە ئیشمان لەسەری کردووە یەکێتی علاقاتی خۆی لەگەڵ تورکیا ئەپدەیت کردوێتەوە چاکی کردوێتەوە و ئێسش ئاماژەی ئیجابی هەبوونە یعنی کێشەکە گەیشتوێتەوەی کە حل بێ یعنی صراحة يعني كيشا جيشتو بويك حل بيه وبرئيس سروكي هريم تأكيد يكي كردوه توا يقصيكي خيري تياكسي خيري كردو ما يسباز جزارية چونك إيما دواي سفرك إيما كإيما يكي حود برئيس أردوغان مان بيني ششي حود تازه كردنەوەی سزای سەر مەتاری سلێمانی بوو جاران 6 مانگ بوو کردی بە 3 مانگ کردی بە 3 مانگ درێژکردنەوەی ئەو ئاماژەیەکی ئیجابی بوو و آخر نۆتام کە دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی تورکیا ناردەتی بۆ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق کە من نوسخەی ناومۆبایلەکەمە یعنی ئاماژە بۆ ناکە بڵێ لەسەر بڕیاری وەزارەتی دەرەوەی تورکیا لەسەر بڕیاری بەڕێز ئەردوەکان سزاکە تازە ئەەکەینەوە خۆی قەراری دا ینی سوڵتەی تێرانی مەدەنی خۆی قەراری داوە ئەمە جۆرێک لە ئاماژەی تیا بوو لە ڕاستیە کە کێشەکە تاوا بەرەو چارەسەرەچی باشە ئێستا ئیتر وەکو دەوترێ ئەردوغان قەراری داوە کە ئاسمانی وڵاتەکەی بکاتەوە بەڕەوەی فڕۆکەخانەی سلێمانیدا کەی ئەم قەرارە تۆ وەکو لیژنەی پەیوەندیەکان ینی وە ئاگاداریت کێم ئەمە بێتە قەراری تر خەڵک ینی بیبینی و فڕۆکەخانە کراوەتەوە وەی کاگڕانکۆ من تا دوێنێش لەسەر خەت بووم تا ئێستا دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی تورکیا هیچ نۆتامێک هیچ ئیمێڵێکی نەنێردووە بۆ عێراق بۆ دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی عێراق ئاماژە بۆکە کە بە کردداری دەسەکەن بە کردنەوەی ئاسمانی خۆیان بە ڕووی سلێمانین چونکە ئێمە دوو کێشەی گەورەمانەیە کێشەیەکیان تورکیا گەشتەکانی بۆ مەتاری سلێمانی گەشتی خۆی ڕاگردەوە مەتاری سلێمانی کێشەیەکی تر ئاسمانەکەی یعنی ئاسمانی سلێمانی ڕێڕەوی بۆ ئەوروپا بەسەر تورکیاوەیە یعنی دوو کێشەی گەورەمانەیە ئەبێ هەرکی بکاتەوە ینی هەم تارەی تورکش ئەنلاین گەشتەکانی دەست پێکە بۆ مەتاری سلێمانی و هەم تورکیا ئاسمانەکەی بکاتەوە ڕحلاتی ئۆروپی و بەسەر ئاسمانی تورکیا بێ بۆ مەتاری سلێمانی تا ئێستا هیچ نۆتامێک نەهاتوە من پێم وایە تورکیا دوای 2 ساڵ و نیو لەم کێشەیە کە کێشەیەکی زۆر ئاڵۆز بوو لە کونفیکونیەکە لە پڕە بە تەلەفۆنێک ئەم کێشەیە چارەسەرکە بڵێت تەواو تارە بکەوێتە ڕێ بەرەو مەتاری سلێمانی و ئاسایی بێتەوە ئەمە ناکە وم پێم وایە ئەم بڕیاری بەڕێز ئەردوگان سوڵتەی تێرانی مەدەنی تورکی وەزارەتی نەقلی تورکی و کۆمپانیای تورکش ئێرلاین وەکو با بڵێن شەریکەی نیشتیمانی گواستنەوەی ئاسمانی نیشتیمانی تورکی ئەمانە ڕەنگە لەگەڵ عێراق و لەگەڵ مەتاری سلێمانی کۆمەڵە ڕێوشوێنیان هەبێ کۆمەڵە شتی تازە ئیمزا بکەن کۆمەڵە ڕێوشوێنیان هەبێ و دواتر بیکەنەوە کاکەروان هەر لەو دانیشتنیەوەیە داوای کردنەوەی ئاو کرا بڕی ئاو زیا بکرێ بۆ عێراق ئەوە 1-2 ڕۆژ ئاویان بەرایە بوو بەڵام دوای دیسان گرتیانەوە تورکیا بەڵام تورکیا و شتانەی هەیە تا وەفدەکەی و لە ئێمە وەفدەکە بووین ئاوەکە بوو کە گەڕاینە ئاوەکە بڕە ئاوەکەیان گرتە بەڵێ بەڵام لەو کۆبنەوە کە سەرۆکی پەرلەمانی عێراق داوای کرد لە بەڕێز ئەردۆگان کە ئاو بەردەنەوە بۆ عێراق هەنیە ئاەتی قورئانی پیرۆز هەنی حەدیسی لەسەر ئەجری دراوسەیەتی هێنایەوە و هەنیە شعر و مەسەلی عوسمانیەکانی لەسەر جوانی بەغدادەوانە هێنایەوە دوای داوای لێکردوتی ئەو بەغداد ئێستا توینیەتی عێراق توینیەتی وەکو مسلمانی ئێمە دراوسێن و وەکو ئەجری دراوسەیەتی وەکەوە عێراق توینیەتی ئەوانە بالفعل لەوێ یعنی بەڕێزی بڕیاریدا یعنی هەتا بە سەرۆکی پەرلەمانی تورکیایی وتی تۆ سبەینێ سەعادە شتی بەیانی هەڵەسی لە خەو تەلەفۆنەکەی بۆ وەزیری پەیوەندیدار وەزیری سەرچاوئاویەکانی تورکیا ئەو ئەبێت دڵنیات کاتەوە هەشتی بەیانی بڵێ و ئاوەکە کراوەتەوە چونکە بە وەزیری وتەبێ ئاوەکە بکەیتەوە شتی بەیانی وتی یەکەم ئیشتەوەیە بە سەرۆکی پەرلەمانی تورکیا تەلەفۆنەکەی بۆ بەڕێز مەشهەدانی مژدەی دێت یڵە ئاوەکەمان کردەوە بۆ عێراق بالفعل ئێمە بەیانی هەستاین لە خەو هاتینە خوارەوە لە ئوتێلەکە لە ئەمار لە تورکیانێش بەڵێ ئەو سەرۆکی پەرلەمان بەڕێز مەشهەدانی وتی وەڵا سەرۆکی پەرلەمانی تورکیا تەلەفۆنی بۆ کردم ئاوەکە کرایەوە ئەتر تا ئێمە لێ بووین ئاوەکە باش بوو کاتینەوە وردە گردیانەوە بەڵام خۆشیان کێشیان تۆز لە دنیا گەرم بوو لێ بوونە کاگڕانکۆ خۆیان تورکیا 150 ئاسی ئاوی دابەزیوە بەڵام تورکیا بۆ پێیوە دیار نییە 3-4 شتی باشی کردو ئەو بەنداویان زۆرە ئاو گلە دەنەوە غەزەکەن خەزاناتی ئاویان زۆرە و شێوازی ئاودێریان دڵۆپاندنەوە کەمەی عێراق نییە ئەمن ئاوەکاتەوە بۆ بەرمی لە ئاو فرێدا دەبنداریەک ئەو دوانەیان هەیە و سەرچاوێکی تری ئاوی عێراق ئێرانە
ئەو خەتەی کە دێبوو عێراق ئەو ئاوە ئێران هەژدە بەنداوی لەسەر دروست کردووە لە چەند ساڵی ڕابردووە. تورکیا خۆی چەند پرۆژێکی گەورەی بەنداویە بەنداوی گاپ و تا تورکیان بەنداوی ئەبێ عێراق خۆی یعنی احتیاتی خۆی وەربگرێ یعنی ئەم وڵاتە ملیارها دۆلار بە هەدەر درراوە ئەم وڵاتە کە سەروەت و سامانێکی گەورەی هەیە یعنی لە 2023 تا ئێستا 22 ساڵە یەک بەنداوی دروست نەکردووە یەک بەنداوە کە معنای بەنداوە من ئینەکان ناڵم قسەکەمان لەسەر و مەسلەی ئاوا تەناوەکو نمونەیەک ینی تورکیا جاری وایە بڕیارێکەدا و ڕەنگە چەند ڕۆژێک گەرم بێ لەسەر جایە چونکە باسم کرد ئەمە ڕێڕەوی تریشی بڕی بوو لە ڕاستیە مەرحەلەی زۆری بڕیوە یعنی ئەوە نییە بڵێ هەل لەو کاتە بەڕێز ئەردۆکان لەسەر داوای بەڕێز سەرۆکی هەرێم تەلەفۆنی هەڵگرت بێ بە سوڵتەی تێرانی مەدەنی بڵێ مەتاڕیان بۆ بکەرەوە ئەمە پرۆسەیەکی درێژە ینی 2 ساڵە ئیشی لەسەر دەکرێت من ئاگدارم ینی گەیشتو بەوەی کە بکرێتەوە ینی خۆتۆی باشی بڕیوە باشە ینی بەپێی شارەزاییەوە ئەزمموی ینی ئێمە چەندێکی پێدەچێت مەرحەلە تەکنیکیەکانی ئەوەی من پرسیارم کرد بە دوای داچووم دەڵێن نوێنەری ئەمن و ئاسایشیەوانیش دێ دەچەند فڕۆکە خانەکە دەپشکنن ئەمە وەکو ڕۆتینێکی تەکنیکی خۆیانە یعنی ئەم عملیە ڕەنگە چەند هەفتەیەکی پێ بچێ پێیەکی ئەم عملیە وەکو وتم تورکیا 2 ساڵ و نیو ئەم مەتاڕەی داخستووە لە پڕابی کاتەوە بڵێەوە کردمەوە بەبێ هشتێ قسەی ئەمەمانان 100% ڕازەرەچێکەڵێن سزاکە سیاسی بوو هیچ بنەمایەکی نەبوو بۆ ئەم قسەی ڕازەر نەچێ ئەوان کۆمەڵە جراتەکەن بەدڵنایەوە وەکوتم دەسەڵاتی فڕۆکەوانی مەدەنی تورکی وەزارەتی گواستنەوەی تورکیا و هێڵی ئاسمانی تورکش ئێرلاین دێنە لەگەڵ سوڵتەی تێرانی مەدەنی عێراق لەگەڵ وەزارەتی نەقلی عێراق لەگەڵ مەتاری سلێمانی ئەبێ کۆمەڵە ڕێوشێن بگرنە بەر تەسەورەکەم کاتی بیوێ ئەمە بەڵام عادەتەن ئەم شتانە یعنی قابلی گۆڕانکاریە یعنی سەر نۆتامێک دێڵێ مەسەلەن گەشتەکانی سەر فڕۆکەخانەی فڵان ڕایگیرە بۆ کاتێکی نادیار احتیمال لە دوای نیم سەعاتر نۆتامێکتر بڵێەوە کردمانەوە لەبەرەوەکو وتم لە ڕووی عملیەوە لە ڕووی واقعیوە ئەم کێشەیە زۆر هەنگاوی باشی بڕیوە ئەوە نییە بڵێ لە پڕا وەکو میزاجێکی شخصی بەڕێز ئەردۆگان قەراری دابێ بیکاتەوە چونکە ئێمە یەکی حەوت بەڕێز ئەردۆگانمان بینی وتی ئێمە لە تەواصڵین لەگەڵ بەڕێز خوبات تاڵابانی بۆ چارەسەرکردنی کێشەکان و هەر بۆ زانیاریت کە من لە ناو کۆبوونەوەکە قسەم کردبوو لەگەڵ بەڕێز ئەردۆگان هەر لە ناو کۆبوونەوەکە قسەکان بە کاقوبات گەیشت بوو ناو کۆبوونەوەکە پێ گەیشت بوو کە ئاماژە ئیجابی هەیە و کە بۆ کردنەوەی مەتار سلێمانی بۆ چارەسەرکردنی کێشەکان لەبەرەوە تەواصڵی تر هەبووە و ئێمە وردە تورکیاش گەیشتەوە قەناعەتە کە سیاسەتی ئێمە سیاسەتێکی ڕاست و دروست بووە وەک چۆن سیاسەتی ئێمە بۆ عێراق مامەڵەکردن لەگەڵ عێراق سیاسەتێکی ڕاست و دروست بوو لەگەڵ عێراق ڕێککەبین کێشەدارەکانمان چارەسەرکەین ئەڵقی استراتیژی ئێمە قوڵای استراتیژی ئێمە عێراقا و بۆ تورکیاش هەروە دەرچوو پێمانوا بوو کە خەباتی دیموکراسی و پرۆسەی ئاشتی چارەسەرە خەباتی چەکداری چارەسەری ئەساسی نییە لە ڕاستیە کاکەڕوانێستا پەیوەندیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ تورکیادا باشە پەیوەندیەکان باشە بڵێ ئێستا بڵێ هەموو کێشەکان چارەسەر بوو بێ نەخێر بەڵام لەو دووریەی کە هەبوو ڕۆژانە درۆن و ئەوانە گیڤی هات بەسەر ئاسمانی سلێمانی و قەسبە کراوانە لەم دووریە کە خەڵگە بەینابوو ئێستا گفتوگۆی باشتر هەیە لە ڕاستیە و ئاسایی بوونەوەیەوە هەنگاوی باش نێدراوە بۆ ئەم کێشەیە چارەسەر بکرێەوە کاگەڕان کۆبیانی تورکیا بۆ سادانی مەتاری سلێمانی پەکەکە و ڕۆژ ئاوا بوو ئێمە کە پێشەوەی بچین بۆ لای بەڕێز ئەردۆگان مشاورەیەکمان کرد چی بڵین و چی نەڵین طبعا ئەو پەرلەمانتارە عەرەبەکان زۆربیان کێشەی ئاو پێیان باش بوو کێشەی ئاوا باس بکرێ من وەڵام من کاکە من کێشەی مەتاری سلێمانی بەلامەوە گرنگەوە پرۆسەی ئاشتی بەڕێز مەشەدانی قسەی جوانی وتی لە کۆبنەوەکە ئاماژە بەوە بدە بڵێ بیانوتان پەکەکە بوو ئەو پەکەکە خۆی حل کردەوە خۆی هەڵوەشانەوە و ئەوە چەکدانە ئەو بیانوێش نەما ئەو بیانوێش نەما نەکە و بیانوێش نەما و بە فعلی بە عەمەلی بە کردداری سەلمێنرا کە یەکێتی ئەتوانێ هۆکارێکی گرنگی سەرخستنی پرۆسەی ئاشتی بێ من هەلم بەرنامەی بەڕێستەکە لە دوای واتینەوە وتم پرۆسەی ئاشتی یەکێتی سلێمانی دەورێکی گرنگی ئەبێ و بفعل دوایەوەش لە جاسە نەما بڵین یەکەم قۆناغی چەکدانان وەکو ڕسمیات و پرۆتۆکۆلی بەڕێوەچوو سپاس دەکەم کاکەڕوان ئەرچەنوتمان بەشێکی بەرنامەکە تۆزێک باز لە بەغدا و نوێنەری سەرکەوتوو ئەندامان ئەنجومەنی نوێنەران و خەڵک لەسەر چ بنەمایەک دەنگ بدا بەڵام کات نەما ئەوەکەینە بەرنامەیەکی تایبەت لە هەفتەیە ئایندەیە
گفتوگۆ لەسەر واکەین بە تایبەت چونکە ئەم بابەتە بابەتێکی گرنگ بوو پێویست بوو بۆ خەڵکی ڕوون بکەینەوە. بەڕێز کاکاروان یاروێ زەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق سپاس دەکەم. زۆر سپاس. سپاس بۆ بەشداریکردن.